سڵاو بەڕێزان خۆشحاڵ و ئاسوودەم کە لە بەرنامەیەکی تایبەتدا دێمەوە خزمەتەن. دیارە لەم بەرنامەیە باس لە چەمکی ئاشتی و هاوکات یەکڕێزی کۆمەڵایەتی دەکەین. هەڵبەتە پرسی ئاشتی و مەفهومی ئاشتی بە درێژایی مێژوو هەمیشە لە سەروبەندی جەنگە خوێناویەکانیشا باسی لێوە کراوە، بەڵام ئاخۆ لەم پەڕەکانی بەردەم فەرەهەمکردنی ئاشتی و یەکڕێزی کۆمەڵایەتی چین. وەروەها تا چەند گرنگە لایەنە سیاسیەکان خودی خۆشیان هۆکار و هاوکار بن تاوەکو ئاشتی و ئاشتەوایی و یەکڕێزی کۆمەڵایەتی لە کۆمەلگای کوردیا فەرەهەم بکەن. هەڵبەتە وەکو باسم لێوە کرد، ئاشتی و ئاشتەوایی و هاوکات یەکڕێزی کۆمەڵایەتی لە دەستور و هاوکات لە بەڵگەنامە و لە کتێبەکاندا دەقی جوان و شانامەی جوانی پێ هەڵدراوە، بەڵام ئاخۆ لە ئەرزی واقعدا بە شێوازێکی عەمەلی تەطبیقی پراکتیکی جێبەجێکریانە. بە خۆشحاڵیەوەم بەرنامەیە بە سپۆنسەری کۆمەڵی قوبادا بۆ ڕۆشنبیری فێرکردن و هاوکات بە هاوکاری هەرێکە لە ڕێکخراوەکانی کوردستان و UNDP و هەروەها هاوکاری ئەڵمانی. لەگەڵ میوانەکانم گفتوگۆی زیاتر دەکەم کە هەرێکە لە بەڕێزان زایر شکور نووسەر ڕۆشنبیر و هاوکات مامۆستا ئەحمەد کەرکوچی، مامۆستای زانکۆ. زۆر بەخێر بن هاوڕێن، خۆشحاڵ سپاس بخێرەوە. یاخۆ بەخێر بن. کاک زایر با سەرەتا بێمە لای تۆ، وەڕێستان وەکو نووسەرێک و ڕۆشنبیرێک و هاوکات شارەزایەکی باش تێ لە مێژووە، چەمکی ئاشتی و یەکڕێزی کۆمەڵایەتی لە زیهنی ئێوە چۆن خوێندنەوەیەکی واقعیانی بۆکەن؟ ئێمە ئەگەر بێتەوە لە مێژووی مرۆڤایەتیە، لە سەرهەڵدانی مێژووی مرۆڤایەتیە، لە سەرهەڵدانی شارستانیەت و حەزارەتەکانە، یەکێک لەو هیوا و ئومێدە گەورانەی ئینسان ئەوە بووە کە پێکەوە بژێت، کە بە ئاشتی بژێت. باش ئەگەر بینە سەر ئەم سەردەما ئەگەیان سەردەمە کۆنەکان، یعنی مێژوو باسی کارەساتی خوێناوی زۆرمان بۆ ئەکات لە مێژووە، لە شەڕە، لە شەڕ و شۆڵە، لە شەڕە جیهانەکانە، لە شەڕی تایفی، لە شەڕی مەزهەبی، لەش هەموو ئەو شەڕانەی کە بووە مێژوویەکی تونوتیش بووە. بەشەریەت گەیشتۆتە ئاستێک ئەوەی کەوا بیش بکاتەوە ئاشتیانە بژێت. ئەم بیرکردنەوەی ئاشتیانەیش لە ڕێگەی عەقدێکی کۆمەڵایەتیە، ینی پەیمانێکی کۆمەڵایەتیە کە لە دەستورە جێگەیەکرێتەوە. بۆ نمونە ئێستاکە دەستورێک لە عێراقا هەیە، هەموو لایەنەکان لەسەری کۆک بوون و دەنگیانیش لەسەریدا، لایەنەکان وەکو نەتەوە، وەکو کورد، وەکو عەرەب، وەکو تورکمان، وەکو ئاشوری، وەکو ئاینیش و ئاین و مەزهەبیش، وەکو ئیسلام و وەکو مەسیحی و وەکو ئاینەکانی تریش، مەزهەبەکانی تریش، ساحیبی ئەو ئیتر شیعە و سوننە و هەموو ئەمانە لەسەری کۆک بوون، کەوا ئەمە عەقدێکی کۆمەڵایەتیە مافی هەموویان فراهم ئەکات بۆ پێکەوەژیان لە عێراقێکی دیموکراتی. دیارە مەسەلەی پێکەوەژیان لە سیستەمێکی دیموکراتیە پێکەوەژیان ئەتوانی تۆ بەرجەستەی کە ئەتوانی کاری لەسەر بکەی، ئەتوانی بیچەسپێنی. ئەگەر لە سیستەمێکی دیموکراتی نەبێ، ئێمە تەجروبە من خۆم بەپێی تەمەنی خۆم مێژووی عێراق، یعنی لە سەردەمی مەلیکیەوە بەبیرمە، یعنی سەردەمی مەلیکی چنێک دەستوریش هەبوو، بەڵام هەر لە چوار ئەفسەرە کوردەکەەوە بگرە عیدام کرا، هەر لە فەدەوە سکرتێری حیزبی شوعی بۆ عیدام کرا. ئەگە بیتە سەر 63 و سەردەمی عەبدولکەریم قاسم ئەو قەسابخانەی لە کەرکووک لە 59 ڕوویدا، دوای لە 63 شێخ مارف و هاوڕێکانی عیدام کران. یعنی ئەمانە گشتی لە مێژووی عێراقا لەبەر ئەوەی سیستەمەکە سیستەمێکی دیموکراتی نەبووە، دەستورێکی دیموکراتیش نەبووە لە عێراقا. ئەو دەستورەیش پێویستە بەوەی دەوڵەت مراعاتی بکە لە ڕێگەی بەکارهێنانی کۆمەڵێک پرانسیبەوە. یعنی تۆ پێشێرکردنی ئێستا ئەوتا دەستوری شەیە و پێشێلەکرێت، ئەمە کێ دەبێت ئینیکە سوڵتەی تەنفیزی لە وڵاتەکەیە دەبێت سوڵتەیەکی کاراوە بێ، نەیەلێت هیچ ئەو کەسانێکەوە لە دەستور لادەن یان لایەنێک یان حیزبێ یان ڕێکخراوێک پێشێلی دەستورەکە دەبێت ئەو دەسەڵاتی تەنفیزی ڕێگر بێت لە بەردەمیان، نەیەلێت یعنی سزای ئەدات ئیجراعاتی لەگەڵەکات ئەوەی لەگەڵەکە. بەڵام تا ئێستاکە لە عێراقا یعنی هەیە محاولات هەیە، تا ئێستا نەگەشتینەتە ئەوەی کەوا هەموو خەڵکێک دڵنیا بێتەوە کەوا ئێستاکە ئێمە لە سایی سیستەمێکین پێکەوەژیان تایە بەرجەستە بووە، نەتەوەکان بە ئاشتی ئەژیان ئینسان، یعنی تەنانەت پێکەوەژیان ئەگەر بێتەوە تۆ برسی بیت و منیش لە ڕەفاهیەتە بژێم، ئەوەش هەر پێکەوەژیان نییە، ئەوەش پێکەوەژیان نییە، یعنی یەکسانی چینایەتیە. زۆر باشە کاک زایر دێمولات. و هەڵبەتە پرسی دەستور و پاراستنی دەستور وەی کە باسی لێوە دەکەی ڕۆڵی سوڵتەی تەنفیزی، هەڵبەتەمە ڕەنگە معادلاتی ئیقلیمی و نێودەوڵەتیش هەڵبگرێت، پاشان دێنەوە سەری. مامۆستا بەڕێستان وەکو چالاکوانێکی مەدەنی، مامۆستای زانکۆ، هاوکات مامۆستای ئاینیش،
لە دیدگای بەڕێستان چۆن خوێندنەوە بۆ پرسی ئاشتی و ئاشتەوایی و هاوکاتێک ریزی کۆمەڵایەتیەکان فەرموو. بسم الله الرحمن الرحيم. سرتا سپاس بۆ جنابت و زۆر بەخێر خێراتنی میوانەکەشت. طبعا ئەگە بە مەفهومیشی دینی تەماشای بکەین جارێ ئێمە دینمان ئیسلامە و ئیسلامیش هەر وشەی ئیسلام لە سلمەوە هاتووە واتە ئەمن و ئەمان. ئەگە تعریفێک و پێناسەیەکی علمی بۆ وشەی سەلام یان ئاشتی بکەین لە ڕاستیە وشەی سەلام مەصدەرە اشتقاق کراوە لە کەلیمەی سەلیمە واتە ئەمن و ئەمان. من لە تۆ ئەمین بم تۆ لە من ئەمین بی ئیتر کەسێکی تر لە کەسێکی تر ئەمین بێ لە کۆمەڵگەیە. سەلام یان ئاشتی لەفزێکە ئەدرێتە پاڵ شوێنێک کە خاڵی بێ لە توندوتیژی، خاڵی بێ لە تیرۆر، خاڵی بێ لە ئەم کارانی کە لە کۆمەڵگە شەرقیەکانە زیاتر وەگەڵێ ئەنجامەدرێ پێوترێ کۆمەڵگەیەکی ئاشتیە یان پڕ لە ئاشتیە، دوورە لە شەڕ و لە شەڕەنجێزی و لە تووڕەبوون و لە تەعەسوبی قەومی و ئەم جۆرە شتانە. خی پەروەردگاریشی لە ناوەکانی بریتیە لە ئەسسەلام واتە ئاشتی و دینەکەشی ناو دینی ئیسلام و هەر لە ناو دینی ئیسلامە لۆگۆ هەیە. ئێمە هەموو دەستگا و هەموو حزبێک لۆگۆی خۆی هەیە، ئیسلامیش لۆگۆی تایبەت بە خۆی هەیە کە بریتە لە سەلامکردن لە سڵاوکردن. سەلامیش لە شەرعا یەکێک لە ماناکانی واتە سڵاوکردن. من بە تۆ ئەڵێم ئەسسەلام عەلەیکوم هەر ئەوە نییە بڵێ ئاگادارت کەمەوە کە من هاتم یان تۆ ڕێزم لێ بگری و من ڕێز لە تۆ بگرم، نەخێر. بەڵکو یەکێک لە ماناکانی سڵاوکردن لە جەنابەت ئەوەیە کە کاتێککە من تۆ ئەبینم پێت ئەڵێم تۆ ئەمین بەلێم بۆیە کەوتم سڵاوت لێبێ یان سەلام عەلەیکوم تۆ خاترجەمە بی لە من لە دەستم لە زمانم لە بیر و بۆچوونم لە قسەکردن یان لە گفتاری ناشرین بەرامبرت بۆی کەوتم سەلام ئەبەخشێنمەوە ئاشتی بڵاو ئەکەمەوە ئەبێ بەرامبەرەکەم فعلەن بەڕاستی لە من دڵنیا بێ خاترجەم بێ. یەکەمین وتاری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە مەدینە لە سەروبەندی دروستکردنی دەوڵەتێکی مەدەنیە لەگەڵ یەهودیەکانە لەگەڵ نەسرانیەکانە لەگەڵ حتا منافقەکان یەکەمین وتاری چی ئەڵێ؟ ئەیوهە الناس هەموو خەڵک بە تێکڕا مسلمانت مەسیحیت یەهودیت هەمووی ئەفشوا السەلام یەکەم وشەیە لە ناو خۆتانە ئاشتی بڵاوکەنەوە حتا ئەتوانن و ئەطعیموا الطعام اینجا سەخی طەبیعەت بن لە ناو خۆتانە ببەخشن چونکە فەقیری زۆرە، چونکە نەبوونی و نەداری زۆرە لە کۆمەڵگەیە. چونکە یەکێک لە پایەکانی دروستبوونی ئاشتی بریتیە لە دەوڵەمەندی، بریتیە لە سەخاوەت، بریتیە لە بەخشین بەڕاستی. ئێستا ئێمە لە ئیسلامە زەکاتمان هەیە. بۆچی زەکات هەیە؟ تطهیرهم وتزەکیهم بها. لە بینی دەوڵەمەند و فەقیرە ئەو ڕقە نامێنێ، ئەو بغضە نامێنێ. قسەی کاکزایرە جیاوازی چینایەتی، ئەو جیاوازی چینایەتی نامێنێ لە ڕێی زەکاتەوە و بە هەمان شێوە ئاشتیەکی بەرچاویش بەڕاستی بڵاو بێتەوە. ئەفشوا السەلام یەکەمین وتاری پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وسەلام لە مەدینە. ئاخر زانی چۆنە کاک فارس، ئێمە باسی واقعێکە کەم ئێستا 100 ساڵە لە نێوان 2000 شەڕە یەکترە کوژن کە ئەوس و خەزرەجە بەڵێ ئەوس و خەزرەج. بەڵام پێغەمبەری خوا بە وتارێک هەمویانی کرد بە برا هەتا ئێستاکەش هەر پێکەوەن. ئەجا ئاشتی لە دینی ئیسلامە وەکوتم ئەگە بە نەزەرە دینیەکە تەماشای بکەین بنەڕەتی هەموو شتێکە بەڕاستی حتا لە عیبادەتیش ئەگەر ئاشتی نەبێ ناتوانێت عیبادەت بکەین. باشە کاک زاهیر هەڵبەتە ئەنی ئەرسطۆ کاڵێ مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە، بەڵام نێرە هۆبز دێ وەڵامی دەتەوە لێ نەخێر مرۆڤ گورجی براکەیەتی. باشە کەواتە ئێمە بەدەر لە لایەنی سیاسی فاکتەری سیاسی بەدەر لە عامل و ماک و مقەوماتە سیاسەکان ینی خودی خۆمان وەکو ئینسان وەکو مرۆڤ تا چەند هەوڵمان داوە کە گورجی براکەمان نەبین و خودی خۆمان وەکو بوودا ئاسا دەڵێ کە خۆمان خۆش بێت و بەرامبەرەکەشمان خۆش بێت تاوەکو خۆمان خۆش نەوێ ناتوانین بەرامبەرەکەشمان خۆش بێت. ینی چی بکەین باشە بۆی کە گورجی بەرامبەر نەبین و بەڵکو نەتەوەکانی دیکە زمانەکانی دیکە فەرهەنگ ئابووری ئاراستەی جیاواز ڕەهەندی جیاواز ئایدۆلۆژیای جیاواز وەکو ئینسان سەیری بکەین. ئێمە ئەگەر باسی ئەوە ئەەکەی کە گورگ و ئەگەر ئێمەش یعنی بە پەلە بین بە مێژووە مێژووی بەشەریەت مێژووی خوێناویە تەنانەت مێژووی عێراقیش 5,000 ساڵی لە کتێبەکەی باقریاسیرە باسی 5,000 ساڵی خوێناویەکە لە عێراق.
ئەمە مەسا ڕاستەکات یعنی ئەمە نەسی دینی هەیە ئەو وەسێت هەیە و لەخواوانە بەس ئیلتیزامی ئینسانەکان یعنی مشکلەیە یعنی بەو نەسەوە ئەگە سوڵتەیەکی تەنفیزی دەبێت ئەو دەقانە پارێزگاری لەو دەقانە بکە ئەو دەقانە بچەسپێنێ هەر ئەبێتە فەوزا یعنی ئەو تەنێ لە دەوڵەتی ئیسلامیەکان شەکە پێشێلکردن ئەبێت و کەوا جیاکاری ئەبێت ئەوان لەبەر ئەوەی سوڵتەیەکی تەنفیزی بەقەوت نییە کەوا حیمایی دەستور بکە حیمایی ئەو ڕێنمایانە بکە حیمایی فرموودەکانی خوا بکە فرموودەکانی پێغەمبەر بکە یعنی تۆ نەس وەکو نەس دەقەتە یعنی تۆ لە شریعەتی حمورابیەوە بیگرە لە هەموو شوێن کۆکوێ ئەگەر بێتەوە تاریخیش بڕۆی بەلای عولفا لە ئەسکەندەرەوە بیگرە لە مەقدۆنیاوە هاتوو ئەسکەندەری تەیمور لەنگ بە هەماشێوە هۆلاکۆ بە هەماشێوە هەموو ئەوان شەڕەکان شەڕی سونە و شیعە کاکە شەڕی ئیسلام و شەڕی مەسیحی شەڕی ئیسلام و شەڕی جوولەکە ئەمانە ئینسانەکانن دقێکی ئاسمانی ناڵێ ئاساری یەک ببڕنەوە یعنی ئێمە هەمومان خەڵقندەی خوین یعنی معقول نییە یعنی خوا ئێمە یعنی بە شێوەیەکی عەبەسی ئێمەی دروست نەکردەوە بۆ ئەوەی یەکتری بکوژین بۆ ئەوەی دروستمانی کردوە پێکەوە بژێن بۆ ئەوەی دروستمانی کردووە ئەم زەویەی کەوا خوا بەخشێتی بە ئینسانیەت تەعمیریکەین و لەسەری بەڕەفایەت بەڵام ئینسانەکانن ئینسان خۆی ینی هیرە وابزانم ئەگەر غەڵەت نەبم یعنی وابزانم دقێکی ئاینیشەیە ئینا خەلەقنا الئینسانە وابزانم ئەڵێ جەزوعا ئیذا مەسەه الخەیر مەنوعا وئیذا مەسەه الشەر جەزوعا شتێکی ئاوایە لەو ئێران مامۆستا باشتر لە بەرێتی إلا المصلين شتێکی دقێکی ئاوایە بەڵام ئینسان کە ئیلتیزام ناکە ئەمە لێرە خەتای دین نییە خەتای خوا نییە خەتای نییە ئەمە لێرە خەتای ئینسانەکانە لێرەیە دوای ئەو هەموو شەڕ و شۆڵەی کەوا لە هەموو دنیاە ڕوویدا ئەو هەموو پێشێلکاریە کرا ئەو هەموو ئەتکە بە مرۆڤ کرا یعنی خۆی بەشەریەت یعنی لە غەربا بە تایبەتی گەیشتنە قەناعەتێکەوە سلمێکی ئیجتیماعیە بێ سلمێکی ئیجتیماعی لە ڕێگەی دەستورەوە دەستورێکیش دەبێت حیمایە بکرێ ئێستا لە وڵاتەکەی ئێمە دەستور هەیە ئەگەر حیمایە نەکرێ ئەو دەستوریش یعنی چی ئەوەتانێتەوە نەک حەق مافی من ئەخورێت یعنی مەسەن لە ڕسای ئەو دەستورە لەوەیە مافی ملەتێک بە تەواوەتی بخورێ لەوەیە مافی کورد گشتی بخورێ مافی عەرەب بخورێ مافی سونە مافی شیعە بخورێ مافی تورکمان بخورێ بۆیە یعنی دەستور پێویستی بە ڕعایە دەوڵەت دەبێت جیهازێکی تەنفیزی زۆر بە قوتی هەبێ بۆ دیفاعکردن بۆ بەرگریکردن لەو دەستوری کە دانراوە بۆ سلمی ئیجتیماعی بۆ ئەوەی نەتەوەکان گشتێ و جگە لەوەش من وتم ئەگەر بێتەوە عدالەتی کۆمەڵایەتی یەکجار گرنگە لە وڵاتەکەیە هەبێ یعنی ناکرێت یەکێک برسێ یەکێ ملیاردەر بێ یەکێکی چی نەبێ ناکرێت لە ماڵێکا شەش کەسن هەر شەشی موچەیە بێ لە ماڵێکیشا دەسەر خێزانن موچەیەکیان نەبێ ئەمە ئەم نەعەدالەتیە وا ئەکات یعنی سلمی ئیجتیماعی شتێ وا ئەکات دزی پێیا بێ وا ئەکات درۆ پێیا بێ وا ئەکات چینی ناوڕاست نامێنێ کاک زەید چینی ناوڕاست ماوەیەکی دیکە بڕۆ نامێنێ ئێستا ئەکە ئەو ئێستا خۆ لە دەوڵەتە سەرمایەدارەکانە ئێستا ئێمە ئەلاساس لەسەر ڕێگەی سەرمایەدانی لە دەوڵەتە سەرمایەدارەکانە بۆ شێوەیە نیە لە ئەوەی لێرە هەیە لە دەوڵەتە سەرمایەدارەکانە زمانی ئیجتیماعی هەیە بۆ خەڵکەکە بەدەیان کەسەیە هەمومان خەڵکمان هەیە لە دەرەوە ڕۆشتووە لە بەریتانی ئاژێ لە فەرەنسا دەوڵەت بەخێویانە کاکە لایەنی کەمی ژیانی بۆ دابین کردووە ئەلێرە لایەنی بچووکترین یعنی پێداویستی ژیانی بۆ دابین نەکراوە کاکە لەسەر جادێست یعنی وەڵی خۆم پێرێ لە شارع جمهوری کچێکم بینی و عمری هەر تقریبا 17 ساڵ بۆ ئەوە بوو یعنی ناسک جوان مناڵکات ئەی دایکم سەرەتانێتی باوکم نەوە وەختی خۆی سیارە لێی داوە ماین 100,000 پێویستە بۆ عیلاج دایکم نیمانە ئەیوت باشە یعنی ئەمە چۆن لەکۆم لە وڵاتێکە بەم دەوڵەمەنیە لە وڵاتێکە باسی دیموکراتیەکەن ئەحزابەکان باسی دیموکراتیەکان سوڵتە باسی دیموکراتیەکە پۆلیسە باسی دیموکراتیەکە تۆ دەبێ ئەزاری لە پۆلیسێکەوە دەبێ ئەزاری چی پابند بێ بەو دەستورەوە ئێمە ئەگەر بێتەوە دەستور نەبێ ئەگەر شتێک ڕەدەعمان نەکات ئیستا مەسەن دین ئەگە دین بەرهەڵستی لە ئێمە نەکات بەرامبەر مناڵ خۆمانیش ئەیچەوسێنەوە خێزانەکانمان ئەچەوسێنەوە یەکتری ئەچەوسێنەوە برا ئەچەوسێنەوە ئەمە ئینسانە بەڵام ئینسان پێویستی بۆیە لە قالب بدرێ لە قالبێکی دەستوری بێ لە قالبێکی دینی بێ ئیتر هەر قالبێک بێ دەبێت ئەو ئینسانی بێ سانسۆری بۆ دادێ دەبێ بۆی دابرێت زۆر باش کەواتەوەی کەمەبەست بوو هەڵبەتە فراهەمکردنی ژیانێکی باش بۆ ئینسانەکان ئاشتی و یەکڕێزی کۆمەڵایەتی بە دێنێ ڕۆکو عەلیوەردیەڵێ ژیانی ئینسان خۆش کە ئەوجا باسی خواپەرستی بۆ بکە ئوستاز هەڵبەتە کاکزایر باسی غاندی کرد لە سەروبەندی جەنگی نێوان موسڵمان و هیندۆسیەکان کابرایەکی هیندۆسی کەسێکی موسڵمانە کوژێ لە شەڕایە لە جەنگای کە دراوسەی خۆشیەکە مناڵێکی هەیە لە ڕۆژێکە دێ بۆ لای غاندی کابرا
هەڵبەتە غاندی خۆی لادەوەرەکانی باسێت کاتەوە ینی ئەڵێ زۆر پەشیمان بوو پەشیمانی پێوە دیار و ینی کەم کابرایان کوشتۆک و ئینسانی من دوجار ئەمش ئینسانە با هەرچەنە و مسلمان هندۆسی بم بەڵام لە ئێستا چی بکەم باشە ڕێنمونی و ئامۆژگاری چییە و لە وەڵاما پێڵێ ئەم باوکی مسلمان بووە بڕۆ بە خێوی کە لەو ژیانی کەەوە باوکی باشتر بە خێوی کردووە و لەسەر دین و دابوونەریت و پەروەردەی باوک و خێزانەکەی و ئاینەکەی خۆشی پەروەردەی بکە ئەمە نمونەیەکی زۆر جوانە بەڕاستی بۆیە ینی لە ئێستاە مامۆستای ئاینی لە مزگەوتەکان لە ڕێگای کۆڕ و کۆبنەوەکان و هاوکات لە ڕێگای ئەوقافەوە بێتی ترەوانی کە تایبەتمەندن بە خۆتان تا چەند گرنگە ینی هەوڵدن کە ئاشتی و یەکریزی کۆمەڵایەتی بە تایبەت لەم کەرکووکەی خۆمان بەدی بێن بەڵێ چونکە مامۆسای ئاینی پەیوەندیەکی ڕاستەوخۆی لەگەڵ خەڵکا هەیە ڕۆژانە و هەفتانە خەڵکێکی زۆر سەردانی مزگەوتەکەن و چاوێن بە مامۆسای ئاینیەکەوێ بالفعل دەوری مامۆسای ئاینی لە کۆمەڵگەیە زۆر گرنگە بۆ چەسپاندنی دادگەری کۆمەڵایەتی ئاشتی کۆمەڵایەتی ئەم بابەتانە زۆر گرنگەوە ڕۆڵی مامۆسای ئاینی بەڕاستی زۆر حساسە ڕۆڵێکی حساسە بینێ بۆیە هەموو چاوەکان لەسەر ئیشی مامۆسای ئاینی و کاری مامۆسای ئاینی حتا لە وتارەکانیانە سوپاس بۆخوا لەم شاری کەرکووکەیە مامۆسای ئاینی کارێکی باشیان کردووە لەولایەنەوە و وەزعەکەش بەڕاستی شایەتی ئەوە ئەدا جاری وا هەبووە وەزعێکی سیاسی لە ئەم شارەیە ڕوویداوە کەمێک گرژی کەوتۆتە ناو نێوان بڵین پێکاتەکانەوە مامۆسایانی ئاینی خێرا ئاگری فیتنەیان کوژانوتەوە چەندین نمونە و سەمپڵم هەیە لەو بابەتە توانم بیخەمەڕوو ڕۆڵی کارا و کاریگەریان هەبووە لە کۆمەڵگەیە بە تایبەت لەم شارە بۆ ئەوەی بە تایبەتی یەکتر قبولکردن لە گەڕەکێکا لە شوێنێکا کە کورد و عەرەب و تورکمان و مەسیحی و ئاشووری و هەمووی بەیەکەوە لەگەڵ مسلمانە دانیشتیان جیرانی یەکترن مامۆسای ئاینی زیاتر تەحفیزیانەکە بەیەکەوە بژین زیاتر لەگەڵ یەکا بن زیاتر بەڵام هەموو مامۆسای ئاینیەکیش نا چونکە بەڕاستی من لێرەیە قسەم هەیە قسەم هەیە نەک دژی مامۆسای ئاینی چونکە من خۆم مامۆسای ئاینیم قسەم هەیە لە سەبارەت بەوەی کە کۆمەڵێک کە مامۆسای ئاینی نییە و کراوە بە مامۆسای ئاینی پێم پێویستە کا بڵین بۆ ئەمە کراوە بە مامۆسای ئاینی یان بۆچی ئەمەج بۆ مێزەر لە بەرەکە لە کاتێکە ئەمە توندڕەوە ئەمە توند ئاژووە ئەمە دەقەکانی دین بەلای کۆمەڵێ بابەتە ڕائەکێشەکە بەڕاستی لە ساڵحی کۆمەڵگە و ئینسانەکانی ناو ئەو شارۆچکەیە نییە بەڕاستی لەبەرەوە فعلا هەمویان نا بەڵام بەشێکی زۆر لە مامۆسایانی ئاینی بە تایبەت ئەو مامۆسایانی کە لە وەگەڵی ڕەوتی ئیعتیدال و وەسەطیەت کارەکەن کاری باشیان کردووە و چالاکی باشیان ئەنجام داوە بەڕاستی لەم لایەنەوە مامۆسا قسەی زۆر جوانی کرد معنای کە بڵین قسەکانی ئەمە بوو کە توند و تیژی لە ناخی ئینسانە هەیە وەکو یعنی مکتەسەب نییە ئەم قسەیە ئەوەمان تێگەێنەکە تونند و تیژی عیلاقەی بە هیچ دینێکەوە نییە وەکو دین یعنی تەماشا بکە من مامۆسای ئاینی نیم بابین تەماشای مەسیحیەت بکەین هیچ ئینجیلێک پێت ناڵێ بڕۆ فڵان کەس بکوژە لە خۆڕایی هیچ تەوراتێک پێت ناڵێ بڕۆ فڵان کەس بکوژە لە خۆڕایی بە هەمان شێوە لە قورئانیشە دین وەکو شریعەتی خوای پەروەردگار وەکو دەستورێک کە مامۆساش باسی کرد وەکو چوارچێوەیەک کە ئینسان لە قاڵبەدا بەڵێ دین هاتووە بۆی چالاکیەکانی ئینسان جمو جۆڵەکانی ئینسان و ئازادیەکانی ئینسان بەڕاستی لە قاڵب بدا چونکە ئێمە هەمومان نەزانین هەموو عاقڵێک وا بیرەکاتەوە کە ئینسان ئازادی مطلقی نییە ئازادی ڕەهای نییە چونکە گەر وابوو فەوزا دروستە بێ وەکو ژیانی ئاژەڵانمان لێدە دوور لە ڕووی جەنابتان بۆیە کاتێک کە خوای پەروەردگار شریعەتێکدا ئەگرێ ئەم ئینسانە لە قاڵبەدا تۆ هەتا ئێرە سنوورت هەیە لەوە بەدووە تاوانبارە بی لەوە بەدووە حەدی هەیە لەوە بەدووە ئاگادار بە قەساسی لەسرە یعنی غەڕامەی لەسرە والعین بالعین یعنی ئەمانە هەمووی بەڕاستی کۆمەڵە حدودن ئەلێرەیە بۆمان دەرەکەوێت کە ئینسانە خوای پەروەردگار فەرمێ چی ولەکم فی القصاص حیات یا ئولی الألباب ئەو کەسانەی کە بیرەکەنەوە قساس و تۆڵەسەرنەوە لە دینی ئیسلامە وەکو حدود یعنی ئەمێستا قانونی عقوباتمان هەیە لەوەیە بڵین باشە ئیسلام لە شوێنەکانە بەرامبەر ئەو کەسەی کە کەسێکە کوژێ بە ناحەق وەڵایی لەوەیە بیکوژێتەوە کەمێن ناحەقی کردوێ نا کە ئەم عقوبەی بەسەردا ئەسەپێنێ بەڕاستی لە کۆمەڵگەیە ئەم ئاشتیە دروستە بێ
و هیچ کەسێک ناوێرێ جورئەتی ئەوە بکە ئینسانێک بەو گەورەی خۆیەوە بەڕاستی بکوژێ یان بی بغزێنێ لەبەرەوە توندوتیژی پەیوەندی بە دینەوە نییە من هەموو جارێ ئەڵێم هەموو جارێم قسەیم کردووە تەماشای ئەو مسلمانانە بکە کە توندڕەون توند ئاژون کە بیر و بۆچوونیان توندە بەمەڵێن کافرە بەوەڵێن لە دین دەرچووە بەوەڵێن ئەبێ بکوژرێ بە ئەمە ئەگەر فەرەزەن وەکو فەرەزەن ئێمە تەماشای بکەین ئەگەر مەسیحیش بواە بە هەمان شێوە ئاوا توندڕەو دەرەچوو ئەگەر جوولەکەش بواە بە هەمان شێوە ئاوا توندڕەو دەرەچوو بۆ چونکە خۆی تەبعی ئاوا توندڕەوە طبعێکی هەیە خوای پەروەردگار ئاوا دروستی کردووە بەڵامی تر خۆی نایەوێ دان بەو بابەتیا بنێ ئەجینا هەر ئەو دقەی ئەوەی هێنێتەوە ئەتوانم بیکەمە بەڵگە بەسەر خۆیەوە کە پڕێتی لە پێکەوە ژیان لەگەڵ پێکاتەکانی باشە کاک زاهیر هەڵبەتە ئەوەی کە تۆ باس لە دەستور یاسا کرد بەڵام بۆ نمونە ئەوەی کە مامۆستاش باسی لێو کاگە بێت و ژیانی ئینسانەکان با بڵین لە هەندێ ڕەهەندەوە مۆنۆپۆل نەکرێ قۆڕق نەکرێەوە ئینسان کارەسات دەخڵکێنێ بەڕاستی بەڵام سە لە عێراقا لە دەستورە کۆمەڵێک بەرگەی جوانمان هەیە کۆمەڵی یاسای جوانمان هەیە بەڵام وەکو دەوترێت تەنها مڕەکەبێک لەسەر کاغەزەکان جێبەجێ ناکرێت و لە هەمان کاتدا هەندێک یاسا هەیە بۆ کە تایبەتمەندە بە یاسای باری کەسێتی قانونی ئەحوالی شەخسی این شەستەکان و بەڕاستی هەفتاکان یعنی ڕەنگە زۆر کۆمبێ لەگەڵ سەردەم و قۆناغی ئێستایانە گونجێ کە 2022 سەدەی 21 کەواتە چی بکرێ باش ینی بابەتە یاسایەکان ئەپدێت بکرێنەوە ڕیفۆرمی تیا بکرێت چاکسازی تا بکرێت تەواکو لەگەڵ واقعی ئێستایا بگونجێەوە ئەوەی کە مەبەستمانە یەک ڕێزی و ئاشتی کۆمەڵایەتی بەڕاستی بەدی بێنین خۆی ڕاستەکەی ئێمە کە باسی مەسلەی دەستور ئەوانیشمان کرد ئێمە عدالت يعني عدالت شلون العدل أساس الملك يعني عدالت أساسها يعني بو همو أو شتانه يعني يكي للصفة جوانا كان يخواشا يعني عدل يكي للصفة حرها إن كان بتعيبتي للاي للتصوف وانا عدل جواني وانا يعني إما عدالت يعني جاروا هاي لمالي كان ليك مالي عدالتونا عدالتونا لبيني براو خشكة يعني لان باو كانوا لان وانا إما کۆمەڵگای ئینسانی يعني ئەدیانەکانیش باوەڕ يعني خۆی بەپێی ئەو قسانە ئێڕە تەنانەت بەپێی قورئان و قسەی يعني لە چوار کەسە لە هابیل و قابیلە یەکتریان کوژە مەسەلەی عنف باسەکەم من لێرەیە مەسەلەی دین باس ناکەم مەسەلەی عنف يعني یەکیان یەکێکی کوشتووە ئیتر لەسەر هەرچیەکە کوشتێتی مەبەستم ئەوەیە عنف یەکێکە لە سیفەتەکانی ئینسان یەکێکە لە غەریزەکانی ئینسان يعني أو عنفي لتاريخ بشرية كارثات يعني الحرب العالمية دوما 40 مليون كاس كجراوة الحرب العالمية كمان أصلا تقول لا شخص يكوا كما شبو بما بدهم حفتابو لا شخص يكوا كأكاتا تقريبا شخص حفتها صال لكردستان الشرة كرد وعرب يتر للرجاء حكومة كانوا ولا الرجاء أحزاب ولا الرجاء شورشي كرد إنسان أكوجه لمراتها كاول أكره مالويران أكره دي أرميه مالي أرخيه إدام أكره جني أبريد هم أمانة لمراتي إما الرداوة يعني من بيتر لبنجاونويا كم صالي ياد كردنوي صالي شورشي بنجاوهاش بو لێرە قەسابخانەیە دروست بوو لە کەرکوو لە بینی ناویان شەڕی کورد و تورکمان قەسابخانەیە دروست بوو بۆ دەیان کەس کوژرا لێرەیان سەد بڕا و ڕاکێشرا ئەمە دڕندەی ئینسان یانی ئەم دڕندەیی ئینسانە کۆنتڕۆڵکردنیشی لە ڕێگەی ئێستا ئەبەی کە پێی گەیشتوونە تا ئێستاکە کە ئەڵێن باشترین سیغەیە بۆ ئەوەی سیستەمی دیموکراتیە دەستورە ڕێعایی دەستورە چۆن ئەمانە يعني ئەمانە تۆ ئێستا گەشتیتە تا حەل گەشتیتە تا ئەوەی شتمان خستوتە سەر وەرەقە دابەشمان کردووە بە خەڵکەکەشمان تۆ ئیلتزامیەکە کێت هەیە لێرە چاودێری بکە يعني تۆ ئێستا دینیش ئەگە بێتەوە چاودێری نەکە ئێستا مەلاکانش چاودێری دینەکە دەکەن یەکجا بێتە کارەسات يعني تۆ لە مزگەوتەکانە دەستدرێژی جنسی شەکرێت ئەگەر بێتەوە خۆیان کۆنتڕۆڵی وەزعەکە نەکەن هەر یەکەو لە ڕاست خۆیەوە بۆیە من بەڕێی من باشترین عیلاجیش ئەوەیە ئەم مەسلەی پێکەوە ژیانە لە زانکۆ بخوێنرێ لە خوتبەکانی جومعەیە باز بکرێ لە تەلەڤیزۆنەکانە باز بکرێت لە ڕۆژنامە و لە سەحافە و لەو بەرنامانەی کەوای نەکرێت مەسلەی پێکەوە ژیان مەسلەیەکی یەکجار گرنگە بۆ هەمومان بۆ پێشکەوتنی زانست بۆ پێشکەوتنی ئینسانەکان بۆ پێشکەوتنی وڵات بۆ تەکنەلۆجیا بۆ هەموو بارە بۆ پێشکەوتنی ئینسان گشتی مەسلەی پێکەوە ژیان ئەگەر بێتەوە ئێمە ئەمانە نەکە یان پێکەوە ژیانیش ئەلێرە ئەو تا چۆتە سەر وەرەقەیەک و تەواو بڕایەوە وەڵا دەستورێکم هەیە هەر بۆ خۆت بڵێ دەستورێکم هەیە لە 50 دەستورە لە دەستورەکەی باسیش زوڵ بوو چەسانەوە نەبوو بەس کەچی هەموو زوڵمێکی یاکرا هەموو هینێکی کرا ئەمانە وەک ئەڵێ حبر على ورق ئەبێتەوە سەر ئینسانەکە ئەبێنێتە سەر سوڵتەی تەنفیزی ئەگە سوڵتەیەکی دینیە
ئەبێت ئەو سوڵتە دینیە ملتەزم بێ بە جێبەجێکردنی ئەو پەیامی لە ئەستۆیەتی زۆر باشە لە لای دەوڵەتیش دەبێت دەوڵەت ملتەزم بێ بە جێبەجێکردنی ئەو دەستوری کەەوە خۆی دایناوە. باشە أستاذ أحمد البته إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم لا فرق بين عربي وعجمي إلا بالتقوى باشا بەڵام لە واقع بینوکو مرۆڤ هەمووان هەروکو گابرێل گارسیا مارکیز دەڵێ زۆر لە ئێوە فێر بووم ئەی مرۆڤ تێگەشتم هەموو دەیانەوێت لە لوتکەی چیادا ژیام کەم بەڕاستی یعنی وای لە هاتۆ بەس بۆ گەشتم بە لوتکەی چیا پاشەقول لە هەموو شتێکە دەی وە کەس ناخوێنینەوە کەواتە لە ڕووی ئاینیەوە تا چەند گرنگە کۆمەلگای ئێمە کە بە زۆرینە موسڵمانە لە ناسنامەکەی نووسراوە مسلم شوێنکەوتووی ئەو دوو ئاەتە بێ و چاو لەوە نەکە ئەمە تورکمانە ئەمە عەرەبە ئەمە کاکەیە ئەمە سابیعەیە ئەمە بۆ نمونە سیکۆلارە ئەلمانیە ئەمە ئەتایستە کە بێ باوەڕە وەکو ئینسان سێری بکە. بەڵێ طبعا جنابت باسی ئەو ئاەتت کرد فعلا خوای پەروەردگار فەرمێ ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم باشترینتان لە لای خوای گەورە ئەو کەسەیە کە لە خوا زیاتر نزیکە یعنی پێوەری خوایی بۆ جیاکاری لە ناو ئینسانەکانە لە لای خۆی طبعا بۆ بە پێوەری تەقوا ئەپێورێ بەڵام ئێمە لەسەر ڕەگەز لەسەر نەتەوە لەسەر ڕنگ لەسەر دەنگ لەسەر جوگرافیا ئەوە یەکتری ئەپێوین کە ئەمە بەڕاستی خەلەلێکی گەورەی و پێویستەکە کوماوەساژتی بگەڕێنەوە سەر ئەو دەقانەی کە هەیە ئمە کۆمەڵێ دەقمان هەیە بەڕاستی زۆر زۆر جوانە زۆر گەورەیە بەڵام فایدی چی ئەگەر التیزامی پێوە نەکەین ئێمە هەموو ڕۆژێگەڵێن ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم ئێدەی لە ژیانمانە ئەمە ڕووی داوە ئینسان ئەگەر پابەند نەبێ پێوەی بەڕاستی وەگەڵێ خوای گەورە قورئانی داگرت بۆ ئەوەی ببێتە بەرنامەی ژیان کەچی ئەگەر ئینسانەکە تەطبیقی نەکا سوودی لێ نابینێ وانە جگە لەوەش مامۆستا باسی بڵین سوڵتەی تەنفیزی کرد ئەزانی لە دینی ئیسلامە پێش ئەوەی بێتە سەر باسی سوڵتەی تەنفیزی بڵێ بڕۆ ئەوە قەساسی لێوەرگرە مەبدەئێکی داناوە لە ناو ناخی ئینسانە پێوترێ ڕقابەی ذاتی ئەوەی کە پێڵێ ویژدان بۆ نمونە پێوترێ ویژدان خوای پەروەردگار احتیمامی بەوە داوە کە ئەم ئینسانە ئەگەر هاتوو ڕۆژە لە ڕۆژان ڕقابەی حکوومەتە ئەو حکوومەتەی کە بڵین کار بە شریعەتەکە ئەکا ئەو ڕقابەتشی لێ دیار نەبوو وەکو ویژدان وەکو ئینسانیەت وەکو زەمیر چی بکە وەکو ڕقابەی خوایی چی بکە خوای پەروەردگار فەرمێ ئین الله کان عەلەیکم ڕەقیبە خوای پەروەردگار بەسەرتانەوە ڕەقیبە ئەزانێت چیەکەن کەواتە لێرەیە لە ناخی ئەم ئینسانەیە کامیرەیەکی تری خوڵقاندووە کامیرەی وجدانی پێڵی زەمیری پێڵی ئینسانیەتی پێڵی ئەخلاقی پێڵی ڕقابەی خوایی پێڵی ئەمە هەمووی ئەشێ ناوی بنین ناوەکانی بەڵام ئەو کامیرەی بۆ داناوە ئاگادار بە خوا ئەدبینێ فإن لم تكن تراه فإنه يراك پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمێ ئەمە ئەو پەڕی ئیحسانە ما الإسلام ئیسلام چییە نوێژە ڕۆژوو و حەج ئەو ئەی ئیمان چییە ئەن تؤمنە بالله ومەلائکەته وكتبه ورسله وەنیە ئەی ئیحسان چییە حەزرەتی جبریلە فەرمێ وەکو ئیمامی عومەر ئەیجێڕێتەوە لە حەدیثەکەیە ئەفەرمێ الإحسان أن تعبد الله كأنك تراه عیبادەتی خوا بکەی وەگەوەی کە لەبەر چاوتە وای بینی ئەگەر چی تۆ ئەو نابینی بەڵام ئەو تۆ بینی ئەمە ئەو پەڕی ئیحسانە کەسێک پێش ئەوەی بچێت تەماشای کامیرەی مرور بکە و کامیرەی سوڵتەی تەنفیزی بکە سەیری کامیرەی دڵی خۆی بکە ئایا ئەم کارە بەڕاستی زۆر جار پێمان فەرمێ ئستەفتی قەلبەک ئەگەر هاتە بابەتێک وت ئەم بابەتە حەڵاڵە یا حرامە ئەرێ بیکەم نەیکەم ئەرێ تۆ بڵێ کەسێ محاسەبەم نەکا ئەرێ لە دوا ڕۆژە نەزاهە لەوەیە بڵێن شتێکم لێ بگرێ ئەم بیرانە جاری وایە ئەکرێتەوە یعنی ئینسان جاری وایە ئەم بیرۆکانەی بۆ دێ بەڵام لەوەیە ئەبێ بوەستی حەڵاڵەیان حرامە لەو بینەیە ئەبێ بڵێ ئستەفتی قەلبەک دڵت ئەڵێکی دڵت کامیرەکەت ئیشەکە یان نا زۆر باشە پێش ئەوەی بچینە سەر سوڵتە تەنفیزیەکە خوای پەروەردگار ڕقابەی بۆ دروست کردووە خۆی محاسەبەی خۆی بکە ئینسانی مسلمانە بێ حەلاج ئاسا و سوهرەوەردی ئاسا و بایەزید ئاسا خودای لەبیر بێت تاوکو لە کار و کردەوە ئینسانێکی مرۆڤ دۆست بێ خۆشەویست بێەوە زیان و زەفەر بە کەس نەگەێنێ کاک زایر هەوڵەتە بدێنە سەر حزب ساڵانێکی زۆر خۆش حزبی بوویتەوە لە وەرگانی حزبیا کارت کردووە با بڵین لە ڕابردووە چی کرا و چی نەکراوە ڕەنگە خودی خۆشت تێبینیتە بێ بەڵام لە ئێستایە پێویستە حزب بە کوردیەکان چی بکەن تاوەکو
مرۆڤێکی باش پەروەردە بکەن پێی بگەێنن پاشان کە بیکەن ناو کۆمەلگاوە بتوانێت کۆمەلگا بگۆڕێ ئابدێتی کاتەوە ڕیفۆرم کا لە کۆمەلگا و مرۆڤێک بێت ینی بە چاوی مرۆڤایەتیەوە هیومانیزمەوە سەیری هەموو ئینسانەکان بکە. بەڕێی من نەکار حیزبیش و تەنانەت بەشێک لە پیاوانی ئاینیش و زانکۆ و دامەزراوەکانی دەوڵەتیش لە واقعی کۆمەلگاکەی خۆما دوورکەوتونەتەوە. بۆ نمونە ئێستا لە کۆمەلگای ئێمەیە دیاردەی مادە هۆشبەرەکان گەشتوتە ناو زانکۆش گەشتوتە من ئەزانم لەم گەڕەکەی ئێمە کە تەلەڤیزۆنەکەی ئێوەی لەیە لە ئامادەیەکانە لە ئامادەی کچانە حەشیشە و مخدرات گیراوە لە ڕەحیمەوە لە شوێنەکانی تر بچۆرە سێر هەنێ قاوەخانەکان بچۆر سێر نێرگە لە کێشانی ئەو گەنجانە گشتی بکە بزانێت چی تووشی چی ئینحیرافێک بوونە هین وا هەیە بۆ ئەوەی بۆ نێرگە لە بکێشێت پارە لە 15,000 و 20,000 ڕۆژانە لە دایکیا لە باوکیا لە برایکی ئەدزێ بۆ ئەوی بچێت بۆ ئێمە لێرە عەدالەت لە ناو کۆمەلگاکە ئێمە ئێستا حیزبەکان وەگوتم بەشێکیش لە ناڵێم هەمووی لە پیاوانی ئاینیش ینی دوورکەوتنەوە تەنانەت زانکۆش ئێستا زانکۆ ئەوەندەی کەمالیات و ئەوەندەی کۆمەڵێک شتی تایە جاران هەر نەبووە لە زانکۆی ئێمە سەردەمی ئێمە جلەکەیشان موحەد بوو هەر نابوو کچ ئەم سوورەکە هینی سوور لە لێوی بداتەوە ئەمانە یعنی کۆمەڵێک ئەزانتی زەوابتە مەمنونی بەو سوورەوە بزانە کۆمەڵشتی تر پێیا بووە ئەو زەوابتانە هیچ ئەزانتی زەبتی ئیجتیماعی پێڵێن زەبتی کۆمەڵایەتی نەما ئەم زەبتە کۆمەڵایەتیە زۆر گرینگە کتێبی لەسەرە چەمکێکە ئەخوێنرێت ئیرەکە ئەم زەبتە کۆمەڵایەتیە نەما ئەحزابیش کەوتوتە یەک سەراعێکەوە ئاگای لە کۆمەلگاکەنەوە ئێستا حیزبەکان ئاگایان لە ملەتەکانیان نەماوە خەریکی سەراعاتی خۆیانن لەسەر منسەبە لەسەر پۆستە لەسەر ئەم وزارەتە لەسەر ئەو وزارەتە محافزی منە وەزیری منە ئەوەی منە خەریکی ئەو سەراعانن تەنانەت عەدالەت لە ناو خودی کادرەکانی خۆشیانە ونە ئەمە تا چەند کاریگەری سەر ئەمە کاریگەری چییە؟ ئەمە وای لێ هاتووە ئێستاکە کۆمەلگا تووشی ئیختیراب بێ لەگەڵ دەسەڵاتە یعنی کۆمەلگا و دەسەڵات غەریبن لەلا یەکتری ئینسان لە وڵاتەکەی خۆیان غەریبە تەنانەت مارکس یعنی اختراف في الفكر المارکسیەوە کتێبێکە دەبێتەوە لە هەموو شوێنێکیشە لە ئیسلامیشا فرۆیدیش باسێکا یعنی لە ئەنایە و ئەنە الأعلا و ئینە ئەوە لە ئیسلامیشا هەیە ئیگۆ سوپەر ئیگۆ ئەمانە هەمووی هەیە یعنی ئێمە ئینسانەکانمان اختیرابی کردووە لە کۆمەلگاکەی خۆی ئینسان ئێستا لە ناو مجتەماعەکەی خۆشە خەریکە تووشی اختیراب بێ لە ناو برادەر و کەسە ڕۆژ بە ڕۆژ گۆشەگیرتر ئەبێ ڕۆژ بە ڕۆژ زیاتر داخراوە بێ ڕۆژ بە ڕۆژ بیرکردنەوە بۆ ئینتیحار و بۆ کۆمەڵێک دەستبردن بۆ کۆمەڵێک شتی ترسناک ئێستا کۆمەلگاکە ئێمە خلاص بووە باوەڕت بێ ئێستاکە کورد ئێستا بەیانی هەڵسی لە خەو بڵێن کورد لەسەر عەردا نەماوە بەشەریەت هیچ زەرەرێ ناکە ناڵێ وەڵا ئەومان لە دەستچوو زەرەر ناکە لەبەر ئەوەی کورد هیچ شتێکی نییە پێشکەشی بەشەریەتی بکە هاتووە بڵێن عەرەبیش هیچ زەورێکی نەماوە هیچ عەرەب نەبێنە چیە بێت چیە بەڵام ئێستاکە بەریتانیا لەناو بچێ دەرمان لەناوە چێ طب لەناوە چێ کۆمەڵێک مەسائیلی بۆچی ئێمە وامان لێ هات ئێمە یعنی دین وای لەمە کرد یان ئێمە ئینسانەکان وای نەکرد ئەمە سیستەمی حکومڕانیە لەم وڵاتانەی ئێمە بەم شێوەیە ئینسانیان گیانە ئەم ڕۆژگارە ئەحزابە ئینسانی گیانە ئەم ڕۆژگارە زۆر باشە کاتمان زۆر کەمە مامۆستا ئەحمەد هەڵبەتە باسی بایەزیدم کرد ینی من زیاتر لە ڕوانگایی نەکۆ لەگەڵ تۆ گفتوگۆ کەم ینی ڕۆژێک لە ڕۆژان باوکی شەو دانیشت و خەریکی نووسینە و ئەڕواتە ژوورە بۆ لای باوکی درەنگانی شەوە بێ سێرەکات دەروێشەکان نووسون باشە ئەڵێ بەڵێ گیان باوک ئەڵێ باشە ئەمان لە بری زیکر و خواناسی و خواپەرستیان بکردایە باشتر نەبوو لەو خەوەیان وتی کوڕم تۆش خەوتوای باشترێک بوو ئەنی نەهێش بە زمانی کەوا ئازاری مسلمان لەکەوا خەوتو کەواتە ئەم کۆمەلگای ئێمە زۆری نە مسلمانە ئەی کەواتە ئەم شەڕ و کوشتار و پەرژین بێ دوو ڕووی یعنی ئەگەر ئەم ماسکە لا بدەی ئەم شانۆگەری هەرەسە هێنێ باشە ئیسلام باسی کریزی کۆمەڵایەتێکا بەڵام دوجار مسلمان پەیڕەوی ناکە کەواتە خەوفی خوا لەکوێ خۆشەویستی خوش لەکوێ لە هەمان کاک فارز من لێتی ناشارمەوە لەگەڵ ئەوەی خەتایەکی زۆر لە مرۆڤەکانە بەوەی کە دەقەکان جێبەجێ ناکەن خۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە چەند شوێنە فەرموویەتی لا یؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه یعنی ئیمانی کەسێکتان کامڵ نابێ نەک دەرەچێ لە دین بەڵکو کامڵ نابێ بەوەی کە ئەگەر تۆ چیت بۆ خۆت پێخۆشە بۆ برای مسلمانیشت پێخۆش نەبێ براکە دیتر جیرانتە شەریکتە لەگەڵتایە زەمیلتە لە زانکۆیە لە فەرمانبەرە لەگەڵتا چیت بۆ خۆت پێخۆشە
بۆ ئەویش دەبێ ئەوە پێخۆش بێ ئەو جا ئەگەیتە ئەوجی کاملبوونی ئیمان ئەمە ئەگەر خەتایەکی ئینسانەکانی تیابێ دوجار مامۆساش قسەیەکی کرد هەندێک جاریش یان بڕێ جار خەتای سیستەمە سیاسەکەی ئەو وڵاتەشە چونکە ئێمە بمانەوێ نەمانەوێ کاک فارس وڵاتی ئێمە بەدەستی خۆمانەوە نییە بەڵکو کەسانی تر ئەی بەنەڕێەوە زۆر جار لەم شارەیە بووە خەڵکەکە ئەمین بووە ئاسایش بووە بەڵام دەستی دەرەکی نەیهێشتووە ئەوە ببێ بەڕاستی چونکە ئاشتی کۆمەڵایەتی لەم ناوچەیە لە ساڵحی کەسانێکی تر نییە کە لە دەرەوەی ئەم ناوچەیەن بەڕاستی بۆیە زیاتر هەوڵی تێکدان و تێکشکان و ئەمە لە مێژووە زۆرە کاک فارس ینی لە دێر زەمانەوە هەموو ئیمپراتۆرەکان و هەموو ئەو سیستەمانەی کە وڵاتیان بەڕێوە بردووە لە دەرەوەی خۆیان کەسانێک هەبوونە کە چاویان بە دەستکەوتەکانیان هەڵ نەهاتووە چاویان بە ئێستا وەرە سەیری کەرکووک بکە بە نمونە وەکو سامپڵی وەریگرین لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەس وەرە باسی کۆمەڵایەتی و ژنخوازی و داوەتکاری ئەوانە بکە تورکمانێک و کوردێک و عەرەبێک لە یەک ناکەیتەوە بۆ هەمووی تێکەڵاوە ینی بە دڵێکی فراوانەوە وەرێگرن بەڵام ئەگە بێت و باسی سیاست بکەین ئەمە عەرەب ئەوڵێ تورکمان ئەوڵ کورد ئەو بە ئینسانیەت لەبەر چاوی نامێنێ بۆ چونکە ئەمەنە شەحن کراوە بە قسەی سیاسی و ئەمەنە لە دەرەوە پێیان وتراوە ئەمە وایەوە ینی خەریکە کار بۆ ئەجندای ئەجنەبی ئەکەین زۆر باشە کاتمان زۆر کەماوە وەکو دوا پرسیارم کاک زایر و دواوە تێ بەڕێستانیش بێ زۆر بە کورتی پێم بڵێ چی بکەین باشە چی بکرێت باشە بە کام میکانیزم بە کام سیستەم بۆی کە یەکڕێزی و ئاشتی کۆمەڵایەتی بە تایبەت لە هەموو عێراق و کەرکووک بەدی بهێنرێت من زۆر تێی قسەکەی باوەساکەم تەنانەت بچێتە خوارشەوە بازاڕیش یعنی ئەو جیاوازیە نابینی ئەو دوکاندارێک کوردە ئەو هەمووی بەیەکەوە مشکلیان هەیە من خۆم لە ناوەندێکم خاوەنەکەی تورکمان لە 300 کەسیا ئیشەکە تقریبا کوردە و عەرەب و تورکمان و کەسی لە کەسیشی ناکەوێتەوە ئەوانە هینە ئێمە دەست جێبەجێکردنی ئەم دەستورە ینی تۆ ئەگەر بێتەوە ئێمە باسی ئەو ڕووداوانە بکەین لە 58ەوە ئەتوانم بڵێم ینی قسەیەک هەیە ئەڵێ هێشتا زارەکان نەنیشتووەتەوە تا ئێستاکە زارەکان نەنیشتوەتەوە لە عێراقا بۆ ئەوەی ئەزانکی بتوانین ئێمە ئەو دەستورە جێبەجێ بکەین من پێتم وتم شۆڕشی فەرەنسا 56 ساڵی خەیان ناپلیۆنی بەرهەمێنە ئەوروپای خەڵپانی خوێن کرد ئەلێرەیشا ینی لە دوای مەلیکە وەلەو لە مەلیکێتیشا 4 ئەفسەری کورد ئیدام کرا فەهەد ئیدام کرا ئەمە لە شەوسی ئەوانە کرا هەموو ئەمانە کرا لە عێراقا لەبەر ئەوەی پێکاتەکان تا ئێستاکە لە ناو پێکاتەکانە پەیامێکی کۆمەڵایەتی نییە ئێستا پەیامێکی کۆمەڵایەتی لە نێوان کورد و تورکمان و عەرەب و مەسیحی نییە لەم شارەیە لە ڕووی سیاسیەوە بەشداری بکە خەریکن ئێستا حیزب بە کوردیەکان ئەوتانێ لەسەر ئەم شارە وایەکیان خوارد ئینجا چۆن تۆ لەگەڵ تورکمانە مەسلحەتی لەبەر ئەوەی تۆ لەگەڵ تورکمانە وەرە ئەمە بکە تۆ لەگەڵ عەرەبە لەگەڵ مەسیحیە بێ ئەمە یەکێکە لە کێشەکان ئێمە ئێستا ئەحزابەکان ئێستا وەک ئەڵێ تۆپەکە لە ساحەی ئەحزابەکانە زانتیە بتوانن ئێستا پیاوانی ئاینیش ئەگە سوڵتەیان هەبێ سوڵتەیان نییە خوارەتوانێت لە منبەری مزگەوتەکە قسە بخوا سوڵتەیەکی تەنفیزی نییە بێت بە زۆر ئەمە بکات و بچێت بۆیە پێویستەکە سوڵتە دەستخۆش پەیامەکەت گەیشت مامەستا زۆر بە کورتی پێمان بڵێیت چی بکرێ باشە بۆی کاوی کە باسم کرد یەکڕێزی کۆمەڵایەتی و ئاشتی کۆمەڵایەتی زۆر بە کورتی فراهم کرد مامۆستای ئاینی قسەی هەیە بەڵام دەسەڵاتدار کردداری هەیە پێغەمبەری خوش عليه الصلاة والسلام ئەفەرمێ ئەگەر منکەرێکت بینی یەکەم جار بەدەست لای بەرە کە زانایانە فەرمن ئەم دەستە مەبەستی حکامەکانە یەکەم جار واجبە لەسەر کاربەدەستان و سیاسەت مەدارەکان بەوەی کە ئەو منکەرەی کە هەیە شەڕ و ئاژا و کێشە و بەرەو ئەوانەیە بەدەستی خۆیان بە تەوقیعی خۆیان بە واژوی خۆیان بە مەنسەبی خۆیان لایدن ئەمە یەک دووەم ئەگەر نەتواندرا اینجا بێت دەوری زمان کە مامۆسایانی ئاینی و کە بانخواز و ڕۆشنبیر و ئیعلامی و ئەوانە ئەگرێتەوە دوای ئەوە پێویستەکە بەدڵ کە ئێستا باسم کرد ئەبێ بەدڵ پێمان ناخۆش بێ ئەم واقعە و هەوڵی گۆڕینی بدەین بەڕاستی زۆر باش یعنی لە کاتی سیاست و انتخاباتە بە من نەڵێ وەرە پشگیری لە حیزبەکەم بکە و جوێن بە دەسەڵاتداری تر بدە یان مکەوینەکەی تر بدە لە دواییشا بێم لە ناو کۆمەڵگەیە وەکو
لە ڕۆ کۆمەڵایەتیەکەەوە بێم بڵێم وڵا کورد و عەرەب برایە ئەمەد لە چی و ئەوەت لە چی لەبەرەوە پێویستەکە سیاسیەکان لەگەڵ مامۆسایانی ئاینی لەگەڵ ئەو کەسانی کە دەمیان هەیە زمانیان هەیە لەگەڵ ئیعلامیەکانە بەڕاستی کۆک بن لەسەر سلمی مجتمعی إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم لخوانەوە بێدەست دەستان خۆش بێت سپاس بۆ هەردوولا و هیوادارم کە شەنوکەوێکی باشی ئەم بابەتەمان کرد بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەر بوون هیوادارم کە هەموو لایەکتان لە ئاشتیا بژین و هەمیشە یەکڕێزی و یەکگرتنی کۆمەڵایەتی بپارێزن تاوەکو کۆمەڵگایەکی باش تەندروست لە بارمان هەبێت کە شیاو بێت بۆ مرۆڤەکان و هاوکات ژیانکردن تێیدا هەر بمێنن